بۆ ئەو خێزانە ئازیزانەی کە مناڵیان هەیە زۆر بە باشی توانن بینەر و بیسەری ئەم بەشی پرۆگرامەکەمان بن چونکە هەوڵەین لەم بەرنامەیە خو لەم بەشەیە بە چڕپڕی قسە لەسەرەوە بکەین ئێمە چۆن بتوانین ژەمی خواردنی مناڵەکانمان ڕێک بخەین و هەروەها لامۆشی گرنگتر ئەو خواردانە چین کە ئێمە لەم ژەمانەیە دایانین پێشکەشی مناڵەکانمانیەکەین ڕەنگە زۆر کات مناڵ لە ئێستاە حەز بەوە بکات ئەو خواردانی کە دایک بۆی ئاماداکە و خواردانی کە لە ماڵەوە هەیە حەز بەوانە نەکا حەز بەوە بکات کە بچێت لە دەرەوە خواردنێکی ترم خواردنە خێرایانە فاستفودانی کە هەیە ئەوانە بەکاربێنن با بزانین ئەمانە چ کاریگەریەکی نەرێنیان هەیە لەسەر جەستە و گەشەی ئەم مناڵەوە هەروە لە داهاتووشا چ کاریگەریەکی ئەبێت اینجا بە چڕپڕی لەسەر ئەم بابەتە قساکەین بۆی کە بزانین چ خواردنێک باشە چ خواردنێک خراپە چۆن ژەمەکان ڕێکخینەوە ئەمڕۆ تەواوی ئەو پرسیارانی کە هەمانە ئاراستی زۆر بەڕێز دکتۆر سروش جەعفەرنیایەکەین کە بەڕێز یان پسپۆڕی زانستی خۆراکم بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە دکتۆر سلااو لێ بە زۆر بەخێر بێت ڕۆژ باش ڕزسلااوم هەیە بۆ بینەران و ئێوەی عزیز زۆر زۆر سپاس بۆ تۆ دکتۆر ئەمێ سەرەتا باسێکیەوەمان بۆ بکەی بەڕای بەڕێستان مناڵ لە تەمەنی چەندێکەوە وا باشتە دەستی بە خواردن پێی ینی خواردنی بیتێ سەرەتا سوپاسی بەرنامەکەتانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە هیوادارم بە کۆمەڵی زانیاری بەسوود پەیامی خۆم ئاراستەی باوکە دایکانی عزیز بکەم دەستخۆش سەرەتا باس لەواکەین کە مناڵ لە چی تەمەنێک دەستکە بە خواردن خواردنی سفرە با بڵێن ئەو خواردانەی کە بە ئام ئەخورێت پێش تەمەنی 2 ساڵی تەبعەن شیری دایک کاملترین جۆری خواردنە بۆ مناڵ بە شەرتی خواردن یا خۆراکی خودی دایک خواردنێکی مەزبوط بێت کە ئەو شیرە بە کاملی بتوانێت هەموو پیداویستەکانی لەشی ئەو مناڵە دابین کات هەتا 2 ساڵ دابینێکات شیری دایک هەمووی پەیوەندی بە کوالیتی شیری دایکە باش وەگینا ئەگەر کوالیتی شیری دایک باش بێ هەتا 2 ساڵ مناڵ تەنانەت پێویستی بە ئاوی خواردنیش نیە دکتۆر چۆنە لە شیری قوتوویەک هەیە لە شیری قوتوویەکی تر جیاوازە شیری دایکێکیش لە شیری دایکێکی تر کوالیتەکەی جیاوازە خواردنی خودی دایک کوالیتی شیرەکەی ینی دیاریەکات زۆر دایک هەیە لە کاتی کە شیر دەرە یا شیر ئێ مناڵی زۆر گوێ نایە بە خواردنەکانی خۆی وا ئەزانێت تەنها پڕکردنی مەعیدەی خۆی کیفایەتە بە شەرتێک پرۆتین ڤیتامینات هەرچی کە بەکارێنێتەوە یەکسەر تاسیرەکە لە کوالیتی شیری خۆی دکتۆر چ خواردنێک کوالیتی شیری دایک بەرزەکاتەوە تەبعەن هەموو جۆرە خواردنەکان پێویستە بەڵام ئەو خواردنانەی کە کەم کالۆری بن ئەو خواردنانەی کە ڕێژەی پرۆتینیان بەرزتر بێ ئەو خواردنانەی کە ڤیتامینات و کانزاکانی زیاتری تیا بێت ئەمڕۆ تەبعەن وای لێ هاتووە زۆر کەس حەزی لە پرۆتینە ئاژەڵیەکانە وەکو گۆشتەکان وەکو شیرەمەنی ئەو بابەتانە بە شەرتێک لە سەوزەوات و میوە لە دانەویلەکان بەقلەمەنیەکان ڕێژێکی زۆری ڤیتامینە با بڵێن پرۆتینی تایە ئێمە ئەو شتانەی کە پێویست بەڕاستی لە تەبیعەت دوورکەوتین بۆیە ئیتر زیاتر ئەمڕۆ خەڵک ڕۆ ئەکاتە خواردنە خێرا فاسفودەکان گۆشتەکان کە بەڕاستی ئەم گۆشتەی ئێستا گۆشتی جاران نییە من ئەوە نییە کە بڵێم ڕەفسی بکەم بەڵام ئیتر ئەوە پێشنیارە باشتر ئەوەیە لە سا 70 بۆ 80 خواردنەکان میوە و سەوزەواتی تیابێت یا پرۆتینە گیایەکان یا نەباتیەکانی تیابێت کاتە خواردنی خودی دایک تەأسیر دەکات ئەگەر دیقەتان نابێت مناڵێک تووژی غازاتە بێ خۆ لە شیرەکە تووزی غازات بووە لە خۆی هینەوە خواردنی خودی دایک تەأسیری هەبووە یعنی خواردنێکی خواردووە کە غازاتی لەگەڵ بووە دکتۆرتە مناڵ ئەو مناڵانەی کە شیری دایکیانە خۆن تا 2 ساڵ وا باشتە خواردنی سەر سفرەیان نەدرێتێ ئەی ئەو مناڵانەی کە شیری قوتو شیری وشک بەکارێنن ئەوانە لە تەمەنی چەند خواردنی کۆمەڵی حاڵەتمان هەیە ئەوانە جیاوازن مەسەلەن دایک بە گوێرەی پێویست شیری نییە یا هەر ئەسڵەن شیری نییە ئەوانە مەجبورن خۆشنی هەر بیات تەبەن کە غەڵەتترین بەڕاستی غەرارە کە درێ لەسەر مناڵە چونکە مناڵ نابێ بیبەش بکرێتەوە لە شیری دایک شیری دایک یەکەم شتە یەکەم خواردنی کە مناڵ گەشەی پێکات چونکە مناڵی ساوە هێشتا هەموو ئەندامەکانی جەستەی تەکمیل نەبووەتەوە مەعیدەی ئەوەنە نییە کە بتوانە شتی قورس حەزم کات کەواتە شتی سائیل یا شتێکی کە وەکو شیرە تەنها شتێکە کە ئەتوانە حەزمی کات ئەگەر ئەمە حاڵەتە پێویست کرد خواردن بدرێتەوە خواردنێکی زۆر سادە بەبێ هیچ جۆرە بۆ نمونە بەهاراتێک بەبێ هیچ جۆرە شتێک زۆر سادە ئەوەش وەکو شل بابەتی شیلەمەنی بێت سەروی تەمەنی 2 ساڵی شەرتە کاتی کە مناڵ دەستەکە بە خواردن چی خواردنێک بەمێ ئایا مەعیدەی وەکو من کە گەورەم حەزمی شت دەکات نەخێر بە هیچ شیوەی
ئەبێ مراعاتی معیدەی مناڵ بکەین چونکە هێشتا معیدەی نەگەشتوتە حاڵەتی کە بتوانە حەزمی هەموو شتی بکات زۆر باوکو دایک وا تەسەورەکەن مەسەلەن باشترین جۆری خواردن دابینکەن بۆ بناڵ شەرت نییە ئێمە باس لە بەهای خواردنەکانەکەین نەک خواردنی باش مەسەلەن زۆر کەس وا تەسەورەکە گۆشت خواردنی باشە مەسەلەن ئەگەر خواردنی چەور بخۆم خواردنێکی باشە بە شەرتێک ئێمە باس لە بەهای خواردنەکانەکەین مناڵ تەبعەن خواردنی مناڵ هۆکاری گەشەکردنیەتی یعنی پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە گەشەی مناڵ گەشەی باڵا گەشەی وەزن گەشەی مێشکی مناڵی ئێستا ئەگەر دیقەتانیا بێ باڵابەرزی باڵای مناڵ ئێستا زۆر بەرز نییە دکتۆر من لەکەوانە باسی شتی بکەم زۆر پسۆر هەیە باس لەوە کات گەشەی باڵا پەیوەندی بە ویراسیە یعنی سەیری باوکو دایکی یەکەن بە شەرتێک ئیلمی تازایی سەلمێنێتەوە کە هیچ پەیوەندی بە ویراسی نییە کۆمەڵی فەکتەر کۆمەڵی هۆکار هەیە کە ئەکرێ ئیشی لەسەر بکرێ بە شەرتێک هیچ زیانی لاوەکی نەبێت من باسی شتی تەبیعی یەکەم ئێستا باو بووە تۆ مەسەن دەرزی هۆرمۆنەکەن کە من بە هیچ شیوەی یعنی تاییدی ناکەم بەڵام ئەکرێ بە کۆمەڵی با بڵێن ڤایتامینەکان خواردنەکان کە هۆکاری گەشەن بۆ لەگەڵ ریاضە و تەمرین و کۆمەڵی پارێزی خواردن بە ئام وای لێ بکەین کە مناڵ بەڕاستی گەشەیەکی ئەستاندەری هەبێت مناڵم لە ڕادە بە دەر زۆر یا کەواتە پەیوەندی بە ویراسی نییە ڕاستە بەشی خۆی جینات تەئسیرەکات ناکرێ ئەوەش نەبینین بەڵام پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە خواردنەکانی خودی مناڵ باشە دکتۆر یعنی تا کاتە ئێمەش بێ باسی دوای 2 ساڵی بکەین کاتێک خواردن دەدەین بە مناڵ لە دوای 2 ساڵی ڕێخستنی ژەمەکان ئەبێت چۆن بێ بەپێی هەڕەمێکمان هەیە هەڕەمەکەی ماسلۆیە وا بزانم ئەگەر هەڵە نەبم بەپێی ئەو هەڕەمە بۆ کەسێکی کامەڵ ئەبێ خواردن ئاوا بێ ئەنی هەموو تیا بێ پرۆتینەکانە کانزایەت و زانم هەموو بابەتەکانە شیرە مەنێکانە بۆ مناڵیش بە هەمان شێوە وەکو گەورەیە یان ئەبێت هەڕەمەکەی ئەوان تۆزێک جیاوازتر بێت زەبێت بۆ ئەو پرسیاراکەم ببوورە پێش وەڵام بیتەوە ئێستا وای لێ هاتۆ دایک و باک خواردن بۆ خۆیەکە خواردنی مناڵەکەش جیاکات شتێکی جیاوازی بۆکە شتێکی باشە یان ئەبێ هەمان ئەو خواردنە بێت خۆمانەی خۆ تەبەن ناکرێ هەمان خواردن کە خۆمانەی خۆین هەمان خواردنیش بێن بە مناڵ چونکە ئێمە تەبەن مەعیدەمان لەوانەیە حەزمی هەموو شتی بکات باش مەسەلەن خواردنی کە مستەهیلە بەهاراتی تێ نەکرابێت و خوێتی ئەکرێ بەهاراتی تیاکرێ ئەنواشتی پێی ئیزافاکرێ ڕەنگە مەعیدێ و مناڵە بەڕاستی بیبەر تەحملی بیبەر نەکات تەحملی هەنی بەهارات نەکات بۆیە ئەگەر دایکێک بەڕاستی بتوانێت خواردنی مناڵەکەی جیاکاتەوە ئەمە زۆر زۆر باشترە ڕاستە خواردنەکانی ئەمڕۆ بەسوود نین بەڕاستی ینی جوشلەکە هەمووچە هەیە ئاخر ینی ئەو شتێک کە ئێمە سوودی تاواتی لێ وەرناگرین ئێمە پێویستمان بە تاواکەری خۆراکە ینی ئەمڕۆ وای لێ هاتووە حەبی ڤیتامینەکان کانزاکان ئەو شتانەی کە کەم و کوڕیەکانی خواردنەکان دابینەکەن بۆ مناڵ مەجبورین لە سەروی تەمەنی 2 ساڵ لەگەڵ خواردنەکانی ئەو شتانەشی پێ ئیزافە بکرێ زۆر باشە دکتۆر لە دوای تەمەنی 2 ساڵیەوە منداڵ ئەبێت وەکو گەورە سێژەمی سەرەکی هەبێت یاخود ئێمە چۆن بتوانین ژەمەکانی مناڵ ڕێک بخێن لەگەڵ ئەوەشە لە ژەمی بەیانیەوە پێمان بڵێ چی باشە لەم ژەمەیە پێشکەشی مناڵەکەیکین بۆ مناڵەکەی دانین بۆی کە سوودی تەندروستی باشی لێ وەرگێ لەو خواردانە ئەم بابەتە پرسیارێکی جوانە بەڵام زۆر کەس وا تەسەورەکات ئیلا ئەبێ سێژەمی سەرەکی بدرێ بۆ مناڵ زەرورە بە تایبەتی ژەمی بەیانی چونکە لە گەشەیە ئینسان لە تەمەنی 2 ساڵی هەتا 18 ساڵ و تەنانەت 20 ساڵیش لە گەشەیە مراجع دێتە لای من تەمەنی 20 ساڵە ئەڵێ باڵام بەرز نابێت ئەڵم لەوانەیە لە گەشە وەستابی نازانین یا لە تەمەنی 16 ساڵی 15 ساڵی سەیرەکەی بە پێ جەدوەلی گەشە بە گوێرەی پێویست گەشە ناکات یا بەڵای بەرز نابێتەوە بازەکاتە بینی مناڵ لە تەمەنی کە لە ماوەی گەشەی ئەوەستێ کۆمەڵی هەوکارن کاتە هەمووی ئەمە تەمەنی گەشەی پێوەترێت لە تەمەنی 2 ساڵ حتا ماکسیموم 18 بۆ 20 ساڵ ئەو خواردنانە تاسیرەکات بە تایبەتی خواردنی بەیانیان نانی دکتۆر خوا بۆمان باس بکە با بزانین ماز بین بە مناڵ هێلکە بین بە مناڵ بەرهەمی شیرە مەنێکان چی بین بە مناڵ ینی خۆ بەیانیان وهەیە ماڵی وهەیە زەیتوندانە زەیتونیش با بە مناڵ چی بدرێتێ کۆمەڵی خواردن هەیە لە ڕووی تەبیعەت خواردنەکان جیاکرێ وەکو میزاجی خواردنەکان ئێمە پێڵێن میزاجی خواردن کۆمەڵی خواردن هەیە میزاجەکەی گەرمە مائیدە
لە شەوە ئیسراحەت کردووە بەیانی ئەگەشتی ساردی بەمێ یعنی شتی کە خۆی سارد بێ لەگەڵ ئەوە میزاجیشی سارد بێ مەعیدە تەقەبولی ناکات کەواتە زۆر کەس هەیە بە مناڵ مەسەلەن بەیانی ماست ئەیە بە مناڵەکەی ئەوە غەڵەتە کۆمەڵی خواردنمان هەیە ئەوانە وەکو میزاجەکانیان گەرمە چەند نمونەی گێنم وەکو ڕاشی و دۆشاو بە شەرتی خۆماڵی بێت خۆماڵی بێ باشترین شتە کە بەیانیان بدرێ بە مناڵ تێکەڵەی ڕاشی و دۆشاو هەنگوین و دۆشاو هەنگوینەوە با بڵین ڕاشی گوێز بایام ئەمانە بابەتی بەیانیانە بۆ میزاجی ئەو خواردانە خۆیان گەرمن هەرارەی مەعیدە بەرزەکات کە هەرارەی مەعیدە بەرز بوو چونکە مەعیدە وەکو کوورەیە بەڕاستی ئەبێ مەعادل ئەو هەرارەی مەعیدە ڕاگری بە تایبەتی بۆ مناڵ کە گوێز و بەم و ئەو بابەتانەی بەکارهێنا لە بەیانیان تەبەن زۆری فەرقە لەگەڵ ئەوەی کە من ماسی بەمێ یا زەیتونی بەمێ ڕاستە زەیتون بەشی خۆی باشە بەڵام لەوانێ مناڵ ئیسفادەی لێ نەکات بەیانیان بەڵام ژەمی وەکو نیوان ژەم پێویستە لە ڕۆژ سەرەڕای سێژەمەکەی کە ئیخوات یەک ژەمێکی ئاسران بۆ نمونە وەکو نیوان ژەم قاپێکی میوەی بۆ دانم میوە لە شەو ئیسفادەی لێ ناکات بە ڕۆژ ئەبێ بەکاربێنە ئەگەر وەکو چارەس بێت چارەس شەو ئیسفادەی لێ ناکات باشترەوەی لە ڕۆژ بەکاری بێنە وەکو نیوان ژەم میوەش بکرێ بە ژەمێک بۆ مناڵە وەکو نیوان ژەم بەکاری بێنێتەوە ینی ئەبە و بە چوار ژەم ژەمێک بە تایبەتی بۆ میوە و چارەسات اینجا دکتۆر بابەتێکی تر هەیە بەڕاستی ڕەنگە دایک و باوکەکەش زانیاریان هەبێت کە چه خواردنێک باشە پێشکەشی مناڵەکەی بکە بەڵام کێشی سەرەکی بە تایبەت ئێمەی دایکان لەگەڵ مناڵەکانمانە ئەوەیە ئەو خواردنی کە زۆر باشە کە زۆر تەندروستە منداڵ بە هیچ شێوازێک نایخوات تاقی ناکاتەوە هیچ تەکنیکێک هیچ ڕێگایەکەیە کە من بتوانم مناڵەکەم فێری ئەو خواردن تەندروستانە بکەم ئەم مۆزوعە پەیوەندی بە دایکە بەڕاستی ئەمە هوەری دایکە کە بتوانێت وات لای باوکە بەخوا باشە چۆن لای باوکیشە بەڕاستی مناڵ زۆربەی کاتی لەگەڵ دایکە لەو کاتانی کە دایکە چێ بۆ سەر کار خۆ بێ تەکنیکەکە باوک بەکاری لەو حاڵەتە بەڵێ حاڵەتێکی تایبەتە بەڵام بەڕاستی ئەمە هوەری دایکە مەجبورە سیناریۆ دروستکات مەجبورە نازانم خواردنەکە لە بەرچاو مناڵ خۆشکات اینجا ئەوەی کە زەرورە لە سەرەتا چۆن تەعاملەکەی لەگەڵ مناڵە ئەگەر نەی خوارد بڵێ باشە قەیناکە تەواوی تر فێرە بێ بەخوا تەمەنی ئەبێ بە 40 ساڵ خواردنی بۆ دائەنن ئەڵێ حەزم لێ نییە بەڵام لە مناڵیەوە شتێ فێربووی بە شیری تەرکینایی بە پیری ئەمە لە کوردەوارێ دەمێکەوە بزەبێت بۆیە مناڵ دایک ئەبێ مەجبورە یعنی ئەنواع سیناریۆ دروست باشە ئێستا ئایپاد و مۆبایل ئەخرێتە سەر کارتۆنێک و مناڵ ئاوانان دایک چەند دایکشان باوکێ ئەو کێشەی هەیە مۆبایلەکەیان ئایپادەکەی پیشان نەینان ناخۆ دەم ناکاتەوە ئەوە تەکنیکێکی باشە باکسۆ بەڕاستی مۆبایل و شاشە بە ئام وای لە مناڵ کردووەتەوە کە تەئسیریشی کردووە لەسەر گەشەی مێشکی یعنی مناڵ تەرکیزی کەم بۆتەوە بە ئام مناڵی ئەم سەردەمە چونکە فێری ئەم بابەتە بووە تەرکیزی کەمە خواردن ناخوات چونکە تەرکیزی هەمووی لای ئەو شاشەیە کە ئەیبینێت برسیەتی زۆر زەختی لێ ناکات بۆیە حتا بکرێتەوە لە شاشە دوور کە مناڵ باشترە یعنی دایک و باوکە بێ فێری یاری هیزریەکانی بکەن زیاتر هەتا مۆزوعیە چونکە ئەمە بابەتی لە کۆڵکردنە ڕێگوایە مێشکیشی لای ئەوەیە نازانێت تێر بۆیان تێر نەبێت مێشکی لە شوێنێکی تر زۆر باشە دکتۆر بەگشتی بۆ نمونە چه خواردنێک هەیە زۆر گرنگ بێ بۆ گەشەی مێشک و ئەم بابەتانە کە ئێمە بتوانین بە تایبەت چونکە هێشتا لە ژەمی بەیانیین لە ژەمی بەیانیا پێشکەشی مناڵی بکەین زۆر قسە لەسەر گوێز دەکرێ گوێز تا چەند تەندروستە ئەگەر دیقەتان یا بە گوێز لە شێوەی مێشکە مادام وایە یعنی لە تەبیعەتە هەر میوەیەک ئەگەر بچیتە بەڕاستی حکمەتی میوەکان ئەو شتانەی کە لە تەبیعەت موجودن بۆ شتێک دروست کرا وەکوی دیزاین کرابێت بەڕاستی گوێزیش لەکی لەو بابەتانەیە هەموو شتی حەدی خۆی کورد چۆن ئەڵێ کەم خۆری دایم خۆر بە هەموو شتی حەقی خۆی حەدی خۆی شەرت نییە من بەیانی یەک چنگ گوێزی بەمێ ڕەنگە دوو کاکڵە پێویست سێ کاکڵە کافی بێت بۆی مەجموعەی ئەم شتانەی کە باسم کرد گوێز بام ڕاشی دۆشا و هەنگوین ئەمانە بەڕاستی بابەتی بەیانیانە باش ئەمە بەیانیانمان واز لێنا بە ڕۆژیش بە هەمان شیوە باسی ئەومان کرد کە یەک ژەمی وەکو نیوان ژەم میوەی هەبێتەوە میوەتە نیوەڕۆی نەبێ
باڕۆنان لە نێوان نیوەڕۆ و بەیانیان بەعکسۆ لە نیوان نیوەڕۆ ئێوارەیە وەکو نیوان ژەم لە ئەسرا بەڵام من لە نێوان بەیانی نیوەڕۆ شاسناکێکەرێن بە مناڵەکەم دکتۆری تر ئاساییە بەڵام شتێکی سووک بێت باشە مناڵ حتا تەمەنی 10 ساڵیش بە ئاسانی گۆشت حەزم ناکات ئەمە قسەی منە ڕاستە هەتا 10 ساڵیش چونکە مەعیدەی ئەوەنە نییە کە بتوانێت گۆشت بە ئاسانی حەزم کات ئەگەر دیقەتان یا بێ مناڵی ئەمڕۆ زۆر توژی قەبزی ئەبێت ڕاست زۆر توژی ئەو حاڵەتانە ئەبێت خۆ مەعیدە ئەبێ وەکو ئەستاندەر وەکو سەعات ئیش کات بەڵام ئەی سەبەب چی ئەمە توژی قەبزی بووە ئەمە دیارە خواردنێکی خواردۆ بەڕاستی مەعیدەی حەزمی نەکردووە کەواتە هەرچەنە بکرێتەوە خواردنی مناڵ بابەتیشی لەمەنی بێت باشترە گۆشتی باشتر لە گۆشتی هەموو جۆرە گیانمریشک جیاوازە هەموو جۆرە گۆشتی و مریشک و گۆشتی من ناڵم هەر نەخورێ بەڵام زۆر کەم لە هەفتەیە کات چەند جار بخورێت هەفتەی 1 ژەم کافیە باشە هەفتەی 1 ژەم گۆشت بۆ مناڵ کافیە بەڵام دەوانێت پرسیار بکەن کە ئەی پرۆتینەکان ئێمە زۆشتمان هەیە لە پرۆتینە گیاییەکان کە ڕێژەی پرۆتینیان زۆر بەرزترە لە گۆشت کوالیتی هەمانها نمونەی گەێنم نۆک ئەو خواردنەی کە بەڕاستی زۆر بەسوودە نۆکاو باشە ڕێژەی پرۆتینی نۆک لە 123 ڕێژەی پرۆتینی گۆشت لە 116 نۆک بەرزترە هەمان کوالیتیشە دکتۆر هەمان کوالیتی ئەو پرۆتینین کە لە گۆشتێکەوە وەریگرین لەگەڵ ئەو بزان ئێمە باسی پرۆتینەکەین ئیتر باسی کوالیتی پرۆتین ناکرێ پرۆتین یەک شتە ڕاستە ئەنواع پرۆتینمان هەیە بەڵام ئێمە بەهای پرۆتینەکە زۆر بەلامان گرنگترە من ناڵم لە گۆشت مەوجود نییە گۆشتیش پێویستە بەڵام ئەگەر بۆ نمونە حەزی لە گۆشت نییە زەختی لێ ناکەم بەدیلی بۆ دروستکەم وتت چەند پرۆتین لە نۆکە هەیە و لە گۆشتا چۆن لە 123 لە نۆکە لە 16 لە گۆشت یعنی لە نۆک زیاترە باشە مناڵەکە ئێمە نۆک ناخوا بەڵام قاورمە ئەخوا هەرە و نۆکی کە کراوە قاورمە هەمان بابەتە نرخی گران نەکەن لە بازارە خۆشویستە خاورمە بەهرە ئەرزانێ بەڵام پرۆتینەکەی باشترە بەڵاقات بەڕاستی مهم ئەوەیە جوان کوڵا بێت کە غازاتی پێ ناکات هەرەوەنە باشە دکتۆر ئەی ماسی چەندە تەندروستە بۆ منداڵ و هەروەها لە هەفتەیەکە چەندێک بین بە هەدەفی ئێمە لە خواردنی ماسی زیاتر با بڵێن وەرگرتنی ئۆمێگا 3 زۆر کەس ئەڵێ ماسی بخۆ لەبەرەوەی کە ئۆمێگا 3 هەیە ئەگەر حەزی لە ماسی بوو با هەفتەی 1000 ماسی بخوات ئەگەر حەزی لێ نەبوو حەبی ئۆمێگا 3 کە بەدیلی ئەو بێت باشترە باشە وەکو تاوکەریکی خۆ ئەی نسکێنەوە ئەم بابەتانە چەندە گرنگە بۆ مناڵەستا من مناڵەکەم بۆ منە ئاسنی کەم بوو پێیانەوتم شروبی ئاسنی بەرێ بەڵام حەزم ناکرد لە ڕێگای شروب و قەترە ئەم بابەتانەوە بێمێ بە خواردن بۆ نمونە بەر زۆر مناڵ هەیە قەتری ئاهەنی پێ ناکەوێ باشە ئەگەر دیقەتان نابێت دانیان ڕەشە پێی ناکەوێت نسکێنە و ئەم بقولیات و ئەم بابەتانە چەندە گرنگە بە ئام بابەتی بقولیات زەرورە ئەگەر لە جەدوەلی ڕیزبەندی داینین یەکەمیان نۆکە ئەنجا فاسۆلیایە ئەنجا نیسکە نۆک فاسۆلیا نیست ئەگەر بە ڕیز داینین یەکەم نۆک دووهەم فاسۆلیا ئەنجا نیسکە ئەمە هەر بۆ پرۆتین دکتۆر بەڵێ ئەی بۆ وەرگرتنی ئاسن ئاسنیش بە هەمان شیوە ئەزانیی ئێمە کە باسی بقولیات دەکەین تەنها پرۆتینی تیان نییە کۆمەڵشتی تایە بەڵێ ئەوانە هەمووی بۆی دابی نەکات بەڵام من لە ڕاستی ناڵم من ڕای خۆمەڵم لەوانەیە پسپۆرەکانی کە ڕای جیاوازیان هەبێت ئەوان ئەڵێن ئیلا بەس گۆشت هەیە حەزی لە گۆشت نییە من ئەبێ بەدیلی بۆ دروستکە کەواتە میوە سەوزەواتۆ دانەوێلەکان ئەبێ ژەمی سەرەکی ئەو کەسانە بێ کە هەزیان لە گۆشت نییە لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا بەیانیان پەتاتەیەکی کوڵاو مناڵ هەرە بێ بیخوا پەتاتە زۆر بە گرنگدانن بۆچی لەبەرەوەی کە پەتاتە کاربۆیدراتە یەکەم تەبعاً وزە بەخشە بەڵێ نەک تەنها بۆ مناڵ بۆ گەورەش دیقەتان نابێ ئەو کەسانەی کە ریاضە ئەکەن ئیلا ئەبێ ڕۆژی 3-4 پەتاتە بخۆن ئیلا ئەبێ ڕۆژانە هێلکە بخۆن مناڵ هەیە حەزی لێ نییە بەڵام ئەمە کەوێتە سەر دایک یا باک فەرقی نییە بۆ ئەوەی ڕێنمایی وەرگرن زانیاری وەرگرن لەسەر بەڕاستی خواردنەکان چی خواردنێک ئەو شتانەی کە من بۆ مناڵەکەم پێویستە و دابینیەکات بۆی هینکەم معلوماتێکی بەسیتە ئەمڕۆ ئینتەرنێت لە بەردەست هەموویەتی خۆتانە زانن پرۆتین لە چی شتێک مۆجودە سەیریەکەم
بۆ نمونە کانزاکان لە چی شتێک مۆجودە سەیری یەکەم لە گۆشت هەیە بۆ نمونە ئەگەر ئەو شتانەی کە پێویستمانە لە گۆشت هەیە لە دانەویلەکان هەیە لە سەوزەوات هەیە مناڵی من حەزی لە کامەیە ئەوەی بۆ هینەکەم شەرت نییە زەختی لێ بکەم ئیلا ئەبێ ئەمە بخۆی بەدی لەبێ بۆی دروستکەن چونکە بەڕاستی ئەمە کەوێتە سەر یەک شتی زۆر گرنگ کە زۆر پسپۆر لەوانەی ئیحتیمامی پێ نەیات ئێمە کە لێرە دانیشتوین هەر یەکەوە خوێنێکی جیاوازمان هەیە من ئەو زایدم لەوانەیە جەنابەت شتێکی تربی لەوانەیە جەنابەتی شتێکی تربی باشە جۆری خوێنەکانمان جۆری خواردنەکانمان دیاریەکات بشکرین هەیە دەریخ ئەمە نهێنیکی زۆر گرنگە لە توبە لە ئیلما کە باس ناکرێت جۆری خوێنی ئێمە جۆری خواردنەکانمان دیاریەکات واتە مەبەستە جۆری خواردنەکان دیاریەکە بە پێی خوێنەکەی خۆم حەزم لە چه خواردنێک بێت ئەگەر چه خواردنێک بۆ جۆرە خوێنەی تۆ ئەبێت تەواوت ناکات زیانت پێبان چی جۆرە خواردنێک بۆ خوێنی جەنابە گونجاوە ئەمە یەک دوو هەم ئەگەر تەبیعەتیشی ناشێتە سەر خواردنێک ئەمە دیارە خوێنەکەت هەڵی ناگرێ و حەزمی ناکات حەزی لێ نییە ئەمە عادەتەن وایە ئیسەلانە کەڵەشێر ناخوا نازم مریشکە خوا کەڵەشێر ناخوا ئەمە جۆری خوێنەکەی دی دکتۆر یان حەزەکەی تەبیعەت بەڵام بەڕاستی زۆر کەس هەیە مەسەرەن ئێوە ناتوانین لەسەر یەک سفرە یەک زۆر خواردن بخۆین ئەو دکتۆر وڵا ئەو قسەم زۆر پێ خۆش بوو کردە ئەو مناڵەکەمان ئەگەر خواردنێک نەخوا ئاری یەکسەر پێمەڵێ ئەلەوە تۆ خۆت وا فێر کردو خواردن نەخوا دکتۆر من خۆم پەنیرە خۆم بەس من مناڵەکەم کە پەنیر نەخوا گوناحی من چییە؟ من بیزائیدم بیزاید زۆر خواردن پێی ناکەوێت بەڕاستی بی ئەوانە ئەو جۆرە خوێنانن کە زیاتر بەلای نەباتی و گیاهی ڕێک وام وڵا دکتۆر پیان نەکەوێت ئەی من ئەو ناقسم هەموو شتێکە هاڕم ئەو خوێنێکی زۆر مقاومە زۆر زۆر لەبەرەوە ئەبێ مناڵەکانتانیش ئۆ بن نۆڵا دکتۆر یەکێکمان بی یەکێکمان ئۆیە زۆر جۆری خوێن هەیە لە باوک وەرەگیرە بۆیە خوا بکەم وەکو من نامخۆن دکتۆرجانەوە لە ساق و تەندروست زۆر سپاس دکتۆریان اینجا دکتۆر بەراوردکردن ئەمە زۆرەکەین لە نێوان مناڵەکانمانە بۆ منە ئەم خواردنەی کە ئێستا ئامادەمان کردو هەر ئەم خواردنێکە مناڵێکمانەی خوا لەگەڵ مناڵێک ترمانە بەڵام ئەبینی ئەو زۆر باش گەشەی پێ کردووە ئەمەی تر هەستەکەی بۆ شێوازە نییە یان زۆر کات لە ناو خێزانەکەی خۆمانە بەراوردی مناڵی خۆمان بە مناڵی خزمێکی ترمانەکەین بە هاوڕێکەمانی ئەەکەین ئەمانە چۆنە تۆ تا چەند ئەم کێشانەیەتە لای تۆ لە کلینیکەکە بەڕای من بە هیچ شیوەی نابێ مناڵ بەراورد بکرێ لەگەڵ مناڵی دراسی لەگەڵ خزم و کەسوکار ئەمە تەأسیرەکە لە گەشەی با بزانن چکە ئەو معدل حەز بە کەم و کوڕیەکات باشە ئێستا مناڵی ئێوە دوو مناڵتان هەیە هەر یەکەوە جۆرێکی خوێنیان هەیە وەکو یەک من خواردن ناخۆن ئەو هەزی لە خواردنی کە ئەو هەزی لە خواردنێکی ترە ئەمە تەبیعەتیان وایە بەدەست خۆیان نییە بەڵام گەشە چەند هۆکارێکی هەیە چەند فاکتریکی هەیە کە ئەبێ ئیحتیمام بدرێت تەنها خواردن نییە خواردن بەشیکە لە با بڵێن مۆزوعی گەشە خەوی مەزبوط لە کاتی خۆی مەسەلەن بۆ نمونە ئەگەر زۆر بە کورتی باسی بکەم خەو ئەبێ پێش سەعات 12 مناڵ خەوتە بێت بۆ گەورەش بە هەمان شیوە بەڵام مناڵ چونکە لە گەشەیە زەرورە باش وڵا دکتۆر ببوورە پێش ڕاگرم لە کوردەواریاڵە خەو و خۆراک هەردووکیان بە خێ دەست پێەکەن کامیان لە پێش کامیانە خەو زەرورترە لە خۆراگیان خۆراک لە ئەزام هەردووکی تاواکەری یەکەن وەکو یەکەن 50 یان خەو بەڕاستی زۆر گرنگە تەبان ئەزانین چی وەکو ئینسانی ئاسایی پێویستی بەلای کەم بە 7 بۆ 8 ساعت خەوە ڕاست جا مناڵ بە پێ تەمەنی چونکە لە گەشەیە لەوانەیە پێویستی بە زیاتر بێ مناڵی ساوات چۆن مەسەلەن لە 24 ساعت سەیرەکە 20 ساعت ئەخەوێ وردە کەمە بێت حتا ئاگاتە تەمەنی 18 ساڵ بەڵام مناڵێک کە لە بینی 5 ساڵ بۆ 10 ساڵ تەمەنیەتی بەلای کەم ئەبێت 10 ساعت بخەوێ 9 ساعت بخەوێ کاتە خەو تەأسیری هەیە بەڵام کاتی خەویش زۆر گرنگە شەرت نییە شەو نەخەوێتەوە بە ڕۆژ تاویزی بکات ئەبێ لە ساعت 12 بۆ 3 لە خەوا بێت ئەوە نەبێ مناڵ هەیە ئێستا لە ساعت یەکی شەوە خەوێ ئەوە غەڵەتە بەڕاستی کاتە لە ساعت 12 بۆ 3 و باشترین کاتی خەوە بۆ مناڵ خەوێکی قوڵ بۆ گەورەش بە هەمان شێوە بەڵام بۆ مناڵ زەرورترە زۆر ڕاستە دکتۆر ئەو کاتی کەماومانە بە بەوردی قسە لەسەر ئەم دوو ژەمەی ترکەین هەم نیێڕۆ هەم ئێوارەش باسمان لەوە کردوتت لە هەفتەیەکاوا باشترە جارێک ئەو پەڕی بۆ دوو جاریش ئەگەر گۆشت و ئەم بابەتانە بخورێ ڕۆژەکانی تر بۆ منە لە نیێڕوانە چی بدرێت بە مناڵ زۆر تەندروستە و تدنۆک زۆر گرنگە و هەروەها لە ئێوارانیشە چ خواردنێکیان پێ بدرێت چونکە زۆر کاتەیە مناڵ
ئەو خواردنی کە لە ئێوارەیە بووی ئامادەکەی نایخواد ئەو کاتە درنگانی شەو ڕەنگە حەز بۆ بکات فاست فودێکی بۆ ئامادەکەی چوزانم برنج و شلەکەی بۆ گەرم بکەیتەوە ئەمانە تا چەند زیانیان هەیە لە درنگانی شەو خۆی بەڕاستی غەڵەتە کە خواردن کەوتە درنگان یعنی لە دوای ساعات 7 بۆ 8 ئێوارە ئیتر خواردن نابێ بخورێ بەڕاستی دوای 7 بۆ 8 نابێ بخورێ بۆ چونکە مەعیدە پێویستی بە ئیسراحەتە باش چونکە هەر جۆرە خواردنی کاتیکی ئەوێت بۆ حەزمکردن مەسەڵەن خواردن هەیە بە دقەیەک 2 دقە حەزمەکرێ خواردن هەیە بە 5 ساعت حەزمەکرێ تەسەوەرکەن ئەگەر بە شەو درنگان خواردنی خورابێت کە 2 ساعت دوای خواردنەکەش ئەخەوێت بەسەری هەی حەزمکردنی مەعیدەت بەڕاستی توژی کێشە ئەبێت توژی ئیشکالە بێت باش بۆیە ژەمی ئێوارە بەڕاستی ئەگەر هەرچەنە سوکتر بێ باشتر من نەزانم لە کەلتوری کوردەواری خواردنی ئێوارە ژەمێکی سەرەکی و با بڵێن ئەسلیترین ژەمی خواردنە و قورسترین ژەمی خواردنیش ئێوارەیە ئەوەی خۆی غەڵەتە بەڕاستی ئەگەر بۆ مناڵ بۆ گەورەش بە هەمان شیوە ژەمی ئێوارە ژەمێکی سوک بێت باشترە تەبەن یعنی ئەگەر قەرارە گۆشت بخورێ لە نیوەڕۆ بخورێ باشترە تا لە ئێوارە دکتۆر زۆر بەکارهێنان و خواردنەوە گازیەکان مناڵ زۆر حەزی پێیەکە ئەمە چ زیانێکی هەیە بۆ تەندروستیان 100% زیانە یعنی من لەگەڵ ئەوە نیم کە مناڵ بە هیچ شیوەی خواردنی گازی بخوات چونکە تاثیر لە گەشەی ئەکات ئەزانین چی کە ئەڵێن گەشە ئێسخانە خەریکە گەورە ئەبێت خەریکە گەشە ئەکات ئەو خواردنانە هیچ نەخۆشیک ئەمە لە کەوانە باسی بکەم هیچ نەخۆشیک بە شەوێک دروست نابێت سیرەکەی ئەو نەخۆشیە کە لە 20 ساڵی و 30 ساڵی کەسی توژی ئەبێت ئەوە لە مناڵی دەستی پێ کردووە هەمووی تەسیری جۆری خواردنەکانە چونکە خواردنی ئێمە مەعنا ئەگەینێتەوە بە ئینسانیش یعنی ئەڵەن ئینسان یەکسانە بە خواردنەکەی بۆ یاڵم بەڕاستی کۆمەڵی خواردن هەیە من مەجموعەیەک ناو ئەبم بۆ ئەوەی مناڵ بەڕاستی دوورکەوێت لەم بابەتانە ئەوەش ئەرکی دایک و باوکە بەڕاستی جیپس و ئەو بابەتانە یعنی ئەوانەی کە جیپسی پەتاتە بێ ئەگەر حەزی لە جیپسە لە ماڵەوە ئەبێ بۆی بکەی ئەوەی مەعمەل کەمتر بەکاربیێنێ خواردنی دەرۆ ئیتر ئەمە جیپسە ئەمە نازەم نوقڵە ئەمە شیرینیە ئەمە بسکیتە ئەمانە هەمووی باشترە مناڵ لی دوورکەوێ ئەگریە چی لێ بکەین دکتۆر لە ماڵەوە بۆی ئامادەکە ئاخر نمونەیەکی ئەنم ئەمە وەکو ڕێنمایی باوکو دایکان حەزی لە نەستەلەیە چارم نییە ئیلا ئەڵێ نۆتەلامەوێت تێکەڵەی ڕاشی و دۆشاو تاکی دەکەم خۆماڵی بێت یەک تۆز پۆدرەی کاکاوی تیا تێکەڵ بکرێ بەقەدەر نیو کۆچکە چا ڕێک ئەبێ بە نەستەلە و نۆتەلا تاقی کەن بزان چۆنە فکرێکی باش فێریکەن زانیاری بنێ ئەمە هی مەعمەلە باش نییە من حەزەکەم لە ماڵ خۆم بۆ دروستکەم حەز لە کەیکە حەز لە شیرینیە من لە ماڵ خۆت بۆ دروستەکەم بۆ ئەوەی بتوانی لە جاتی شەکر بۆ نەوەنە دۆشا بکەیتە کەیکەکەی هیچ نەبێ لە شیرینی تەبیعەکانی بۆ بەکاربیێنی لە شتی سەهی و تەندروستتر بۆی بەکاربیێنی بۆ ئەوەی فێرە بێت باوەڕم پێ بکە ئەگاتە تەمەنی 20 ساڵ و 30 ساڵ لە دەر و هیچ شتێک ناخوات چونکە ئەو فێری ژیانێکی تەندروست بووە ڕاست زۆر ڕاست دکتۆر یەکشت بە زۆر بە کورتی وەڵام مەرەوە ترشیات لەسەر سفرەی هەموو ماڵێگا هەیە مناڵە بێت ترشیات خوا نەوەڵا بۆ خۆی زانین چی ئێمە ناتوانین خۆمان شتی بکەین بە مناڵ بڵێن نەکە خۆمان شتی بخۆین بە مناڵ بڵێن نەخۆ لای خۆشمان داینەنینکەوە تەبان ئەوانە بەدزیشەوە ناتوانین بیخۆین دەستەکانە خۆش بە دکتۆر دەستە خۆش بە دکتۆر سپاس و زانیاریەکانی بەڕێز دکتۆر سروش جعفەرنیە پسپۆڕی زانستی خۆراک تامان بینەرانی خۆشەویست بە بشێڵین دکتۆر بۆتە کوڕی شارەکە هەنین کوڕی کورد بەڵام خۆی بە ڕەسەڵک فارسە زۆر زۆر بەخێر زۆر بەکێشە بوو هیوادارم هەموو کاتێکتان پڕ لە تەندروستی و سەلامەتی بۆ تۆش دکتۆر گیان زۆر سپاس و بارەمان زۆر خۆش